ئەمڕۆ ستافی ئامادەی نوێگەری بە نوێنەرایەتی مامۆستا سەردانی دامەزراوەی کەریمی عەلەکە و کۆمەڵگەی پەروەردەی مارگرێتیان کرد. خۆشحاڵین سەربەرزین بە هاتنیان. دیارە چووە لە خەژەنگەکەی دامەزراوەی کەریمی عەلەکە کە خۆی لە بەخشینی 100,000 کتێبا دەبینێتەوە لەگەڵ چەند پۆستەرێک کە بۆ کەسایەتیەکان بۆ 1000 کەسایەتی ئامادەکراوە و 1 ملیۆنی لە چاپەکرێ. پێشکەشی شاری قارەمان، شاری دوژمن بەزێن، ئەو شارەی کە شانازی 60 ملیۆن کووردە، ئەو شارەی کە لە بەرەی پێشەوەی مەقاومەت بووە کە ئەنفال و شەهیدەکانیان شایەتی ئەموتانن، سەردانیان کردین بە عەشق و خۆشەویستیەوە بۆ ئەو شارە قارەمانە، بۆ ئەو شارە سەربەرز و سەربڵند و بە ئەمەکە. ئەم دیاریی کەریمی عەلەکە خۆی لە باوەشی ئەو ئامادەییەیە ئەگرێت. هیوادارین بتوانین خزمەتێکی چۆلەمان بەو قوتابخانەی کردبێ و بەڵێنی ژەرین چۆن لە کۆرۆنا پشت و پەنایان بووین، چۆن قوتابخانەمان دامەزران لەوێنە، ئاواش ئیشەڵڵا بە پێی توانای خۆمان دیارێک کۆلەکانمان بەڵام بە ناوەڕۆ گەورەکانمان پێشکەشی ئەو شارە قارەماناکەین. هەر لێرەشەوە دەستی بە ئەمەکیان دەگوشین، چاوی مناوە چاوگەش و خەشەنگەکانیان ماچەکەین. هیواداری لاپەڕەی نوێی مێژووی چەمچەماڵ، لاپەڕەی سەوزی و ئاوەدانی و خۆشگوزەرانی و بەیەکەوەشیان بێت. یا ڕەبی قەرمەرجی کەسیان نەبینین، هەر بە خۆشی و شادیانەوە بێن، بەخێر بێن و ئەگەڵتەی شتێفە دەسەکانتان خۆش بێ، بە هیوام بەردەوام بن لەم کارە مەزنانەتان. بەڕاستی هاوکاریەکی گەورەی بۆ بەرەو پێشبردننی هەموو شارەکان و کوردستان بەگشتی. دەسەکانتان خۆش بێ. زۆر سوپاس، بەخێر بن. جارێکی زۆر سوپاس.